سەرۆک ترامپ لە میوانداریەک بۆ کاتی بەربانگ لە کۆشکی سپی چوارشەممە بە میوانان و مسلمانانی جیهان مانگی ڕەمەزانی پیرۆزبایی گوت. لە یەک بەیەکی ئێوە هەموو مسلمانانی جیهان ڕەمەزان پیرۆزە. لە کۆبوونەوەی ئەم ئێوارەیە ئێمە ڕێز لە نەریتێکی پیرۆزی یەکێک لە هەر ئاینە مەزنەکانی جیهان دەگرین. بە پێی ئیسلام بەربانگ کۆتایی بە ڕۆژووبوون و کاردانەوەیکی ڕۆحیە کە لە سەراسەری مانگ ڕوودەدات. ترامپ پارەکە میوانداری بۆنەی بەربانگی نەکرد، نەریتێکی شکاند کە سەرۆکەکانی پێشتر ئەنجامیان دەدا. لە ماوەی بۆنەی بەربانگ لە کۆشکی سپی خۆپێشاندەران لە شەقامی ئەو شوێنە کۆبوونەوە بۆ ئەوەی وەخوایان گوتیان نەڕەزایەتی بەرامبەر بە ڕەفتاری خراپی ترامپ سەبارەت بە مسلمانان دەرببڕن. ناڕەزایەتی بەرامبەر بە بەربانگ لە کۆشکی سپی دەردەبڕین کە پێشتر ڕاگەیەندرا. پێمان وایە ئەو کارەی ترامپ بانێک و دووهەوایە لەلایەکەوە قەدەغە دەخاتە سەر مسلمانان و لایەکی دیکەوە پێشەنگی دیپلۆماتان بۆ کۆشکی سپی دەبێت و بەربانگیان لەگەڵ دەکات. ئەوە پێچەوانەی باوەڕی ڕەفتار دەکات. مسلمانان قەدەغە دەکات و گوتاری دیژی ئەوان بڵاو دەکاتەوە کە پێچەوانەی کاری ئەمریکا و سەرۆکەکانە. لە ماوەی هەڵمەتی 2016 ترامپ داوای کرد نەهێڵە مسلمانان بێنە نێو ئەمریکا و چەندین بڕیاری سەرۆکایەتی واژۆ کرد کە پێشی کۆزبەرانی وڵاتانی بە زۆری نەموسڵمان بگرێت.